بەپێی ئامارەکان قوربانیکردن لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بەراورد بە ساڵی ڕابردوو زیادی کردووە. لە سلێمانی و دەوروبەری زیاتر لە 168 سەر ئاژەڵی بچووک و 24 سەر ئاژەڵی گەورە کراون بە قوربانی. پرۆژەی قوربانی لە دەستگای بەخشین دوێنێ بە پایان گەیشت. ئەمڕۆ ئامارەکان ڕاگەێنین دەستخۆشی لە خێرخوازانەکەین بە ناوی دەستگای بەخشینەوە، دەستخۆشی لەو خوشکبرایانەکەین کە لە دەستگای بەخشین قوربانیەکانیان ئەنجام داوە. دیارە ئێمە 192 سەر ئاژەڵمان لە سنووری سلێمانی و دەوروبەری کردووە بە قوربانی، 168 سەر ئاژەڵی بچووک، 24 سەر ئاژەڵی گەورە کراوە بە قوربانی لە سنووری سلێمانی و دەوروبەری. جگە لەو ئامارێکە ڕامانگەیاندووە لە سنووری سلێمانی و دەوروبەری بە سەدان سەر ئاژەڵی هاتووە بۆ کەرتی غەزە بۆ ئەفریقا لە دەستگاکەمان کە نێردراوە بۆ مسڕ و بۆ وڵاتانە کە لەوێ بکرێ بە قوربانی لێ پرۆسەکە بە ئەنجام بگەێنرێت. بەشێکی قوربانیەکانی دەستگای بەخشین لەم ساڵدا بەسەر منداڵانی بێباوکدا دابەشکرا. بەشێکی دیکەشی بۆ لە قاماوانی غەزە و ئەفریقیا بوو. ئێمە وەکو ڕەچاوی لە سەرەتا ڕەچاوی ئەومان کردووە کە لە ڕووی شەرعیەوە ڕەچاوی شەرعیمان کردووە، لە ڕووی تەندروستیوە ڕەچاوی تەندروستیمان، لە ڕووی تەوزیعاتیشەوە بەڕاستی خێرخوازان بۆی زۆرترین ئەجر و پاداشتان دەستکەوێت. ڕەچاوی ئەوشمان کردووە کە بە چینی هەژار و بێباوک زیاتر تەوزیع کراوە بەسەر ئەو خەڵکانە. ئامانجی بەخشین لە قوربانی بە کۆمەڵ خۆی دەبینێتەوە لە یەکەم هاوکاریکردنی کەسانی شایستە، دوو قوربانیکردن بە ڕێگەیەکی تەندروست و پزیشکی. بەخشین بۆ ساڵانی ئایندەش بڕیارە لەسەر ئەم پرۆژەیە بەردەوام بێت بۆ خزمەتی هەژاران و بێباوکان و چاوی لەوەیە ساڵانە بڕی ئەو قوربانی دەیکا زیاتر بێت بە هاوکاری خێرخوازان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.